ئایا چارەنووسی هەرێم لە ژێر هەڕەشەکانی ئێران و تورکیادا چییە؟ ئایا هەرێمی کوردستان لە دووە ڕۆژەکانی خۆیدایە یان ئەو هێرش و هەڕەشانە بە تەواوی دوولەتی دەکەن؟ سەرۆک و بەرپرسانی باڵای تورکیا بەردەوام تۆمەتی پاڵپشتی تیرۆر و پەکەکە دەدەنە پاڵ یەکێتی نیشتیمانی کوردستان. لە بەرامبەریشدا فەرماندە و بەرپرسانی سوپای پاسدارانی ئێران باز لە هەبوونی بنکەی ئیسرائیلی دەکەن لە ناوچەکانی ژێردەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان. بە پێی بە دوواداچوونەکانی سبەی لەبەر چەند هۆکارێک ئێران و تورکیا لەم 2 ساڵی دواییدا هێرش و هەڕەشەکانیان فراوانتر کردووە. یەکەم کشانەوە یان لاوازبوونی ڕۆڵی ئەمریکا لە عێراق وەک یەکەم هۆکار بۆ فراوانتربوونی هێرش و هەڕەشەکانی ئێران و تورکیا. لە دوای 2003 هەرێمی کوردستان وەکو یاریکەرێک لە نێوان شیعەی زۆرینە و سوننەی کەمینە هێزێک لە دەرەوەی تائیفە و عەرەبی عێراق و لە سەروی کەمینە نەتەوەکانی دیکە دەیتوانی هاوسەنگی دروست بکات. بەڵام دوای کۆتایی هاتنی داعش و ئەنجامدانی ڕیفراندۆم دڕدۆنگی بەغدا و وڵاتانی دراوسێ بەرامبەر بە هەرێمی کوردستان دروست بوو. ساڵ بۆ ساڵ عێراق بەهێزتر دەبوو. ئەمریکای سەردەمی بایدن چیتر سەرنجی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەما و سەرقاڵی جەنگی ئۆکرانیا و ڕکابەری بوو لەگەڵ چین. بە هۆیشەوە لەگەڵ کشانەوەی ئەمریکا لە ناوچەکە چیتر ناوچەی دژەفڕین و ئەو قەڵغانە بوونی نەما کە لە 1991ەوە سەروەری و ئاسمانی هەرێمی کوردستانی دەپاراست. بەو شێوەیە درۆنی تورکی و ئێرانی زۆربەی کات بە ئاسمانی هەرێمەوەن. تەنانەت هەرێمی کوردستان بووەتە مەیدانی تاقیکردنەوەی توانای درۆن و دیقەتی موشکەکان. دووهەم دابەشبوونی ناوخۆیی هەرێم. لە ماوەی 2 بۆ 3 ساڵی ڕابردوودا ژمارەیە کێشە و قەیرانی ئەمنی و سیاسی بە تایبەت لە نێوان دوو حیزبی دەسەڵاتداری هەرێمدا ڕوویانداوە. ئەم پەرتبوونە خزمەتێکی گەورەی کردووە بۆ دەستپێڕاگەیشتنی تورکیا و ئێران. دابەشبوونی ناوخۆیی هەرێم بە شێوەیەکە ئەگەر بەهۆی کارەسات و ڕووداوێکەوە هاوڵاتێکی ئاسایی لە دەڤەری بەرامبەر گیان لەدەست بدات ئەوە هاوسۆزی و بەیاننامەی پێویست بڵاو دەکرێتەوە. بەڵام ئەگەر بەهۆی هێرشی وڵاتێکی دراوسێوە هاوڵاتێکی هەرێم ببێتە قوربانی، ئەگەر چی پلەی سەربازی هەبێت یان بازرگان و کەسایەتێکی دیار بێت، جیاوازیە سیاسیەکان ڕێگە نادەن کە هاوسۆزی دەرببڕن. ئێران و تورکیا ڕکابەری دەکەن لەسەر ئەوەی هەرێمی کوردستان بە دیاریکراوی زۆنی زەرد و سەوز بچێتە سەرکام بەرەیە یان بەلایانی کەمەوە هێندە پاسیف بکرێن کە هەرگیز نەبنە هەڕەشە بۆ سەر ئێران و تورکیا. سێهەم دۆخی ئابووری هەرێم. ئەگەر لە پێشوودا بەهۆی هەناردەی نەوت کۆمپانیا زەبەلاحەکانی جیهان ڕوویان لە هەرێم کردبێت و بەرژەوەندی بۆ ئەو وڵاتانە دروست کردبێت، ئەوە لەم ڕۆژانەدا هەرێمی کوردستان سەرچاوەی سەرەکی داهاتەکەی وشک کراوە. ناتوانێت نەوتەکەی خۆی بە شێوەیەکی فەرمی هەناردە بکات و پیشەسازی نەوتی هەرێم و داهاتەکەی ڕوبەڕووی ئاستەنگ کراوەتەوە و چاوی لە دەستی بەغدایە. فشارەکان لەسەر پێگەی ئابووری لەلایەک پێگەی هەرێمی لە بەرامبەر ئێران و لەلایەکی دیکە بەرامبەر بە تورکیا لاواز کردووە. هەر بۆیەشە هەرێم کارتێکی ئەوتۆی بەدەستەوە نییە کە وەکو فشار بەرامبەر ئەو دوو دەوڵەتەی دراوسێ و بەرامبەر فشارەکانی بەغداد بەکاریان بهێنێت. چوارەم پێگەی سیاسی و ئیداری هەرێم. دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی دامەزراوەکانی هەرێم لەژێر پرسیاری بۆشایی یاساییدان و لە ئێستادا لە چاوەڕوانی بڕیارێکی دادگای فیدراڵین بۆ ئەوەی هەڵبژاردننی گشتی لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت. ئەو بۆشاییە یاسایی و سیاسیە ئەوەندەی دیکە دەستی ئێران و تورکیا و عێراقی ئاوەڵا کردووە کە تەنانەت هەندێک جار هەڕەشەی هەڵوەشاندنەوەی هەرێمەکە یان ئەنجامدانی ئۆپراسیۆنی زەمینی بکەن. پێنجەم نەبوونی دەستپێشخەری. دابەشبوونە ناوخۆیەکان هۆکارێکی دیکەن کە دەستپێشخەری جددی لەلایەن بەرپرسانی باڵاوە بەدی ناکرێت بۆ ئەوەی پەیوەندیەکانی خۆیان بەکار بهێنن بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی تورکیا و ئێران لەگەڵ هەردوو دەڤەرەکەدا. دکتۆر لەتیف ڕەشید وەکو سەرۆک کۆماری عێراق لە بەرامبەریشدا مەسعود بارزانی سەرۆکی پارتی کە هێشتا ڕۆڵی کاریگەری لە پرۆسەی سیاسی عێراق و هەرێم هەیە، هەروەها نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم و مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم دەیانتوانی ڕۆڵی فراوانتر بجێڕن بۆ ئاشتاوایی و نزیکردنەوەی پەیوەندیەکانی نێوان تورکیا لەگەڵ دەڤەری سەوز و ئێران لەگەڵ دەڤەری زەرددا. پرسیارەکە ئەوەیە چارەنووسی هەرێمی کوردستان چییە؟ لەگەڵ بوونی هەموو ئەو مەترسیانەی باسکران، بەرپرسانی باڵای کورد وا دەردەکەون کە بێباکن یان لەوانەیە بێهیوا بن لە گەیشتن بە چارەسەرێک بۆ ئەو هێرشە سەربازی و معنەویانەی بەرۆکی هەرێمی کوردستانیان گرتووە. یەکێک لە هۆکارەکانیش ئەوەیە بەرپرسانی باڵای هەردوو حیزب لەگەڵ تورکیا و ئێراندا لە گفتوگۆدان، بەڵام ئێشتا هێرش و هەڕەشەکان بەردەوامن. ئەوەی گومانی تێدانیە ئەوەیە ئەگەر نێوماڵی کورد بەو شێوەیە بمێنێتەوە
هێرش و فشاری بەردەوامی عێراق و ئێران و تورکیا ڕۆژ لە دوای ڕۆژ جیاوازیەکانمان قوڵتر دەکاتەوە. بەڵام گەورەترین مەترسی ئەوەیە ئامانجی پشت هێرشەکان کۆتایی هێنان بێت بە هەرێمی کوردستان کە دراوسەی 4 دەوڵەتە. هەر بۆیە شەکاتی ئەوەیە بەرپرسانی باڵای کورد ئیستێک بکەن و بۆ گەیشتن بە تێگەیشتنێکی هاوبەش بۆ ئەو ئاڵەگاریانەی ڕوبەڕووی ئەم هەرێمە دەبنەوە.